ئەم کاتتان باش بە ڕێزان لەگەڵ هاوکارانم هەواڵەکانی سعات نوتان پێشکەشەکەم من ڕەنگین عەبدولسەمەدم. سەرتاش دەچمە سەردێڕەکان. قوبات تاڵەبانی پشتیوانی خۆی بۆ ئاژانسی پاراستنی و زانیاری هەرێم دووپات دەکاتەوە. شەپۆلێکی دیکەی خۆڵبارین عێراق دەگرێتەوە و تەندروستی کەرکووکی شەڕای دەگەێنێت. کادر و نەخۆشخانەکانی پارێزگاکە لە حاڵەتی ئامادە باشیدا. بەهۆی بەردەوامی شەپۆلەکانی خۆڵبارین و بە بیابانبوونەوە پێشبینی دەکرێت بەشێکی زۆر هاوڵاتیانی باشووری عێراق ناوچەکانیان جێ بهێڵن. تەندروستی کەرکووک ڕای دەگەێنێت. لە ئێستادا هیچ حاڵەتێکی تایفن بەربوون لە پارێزگاکە بوونی نییە. بەرەی تورکمانی حەسەن تۆرانۆک و سەرۆک هەڵدەبژێرێتەوە و 8 ساڵەحیش لە سەرکردایەتی ئەو حزبە دوور دەخاتەوە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمی کوردستانی کرد لە قەڵاچۆلان و لەلایەن جەلال شێخ ناجی سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمەوە پێشوازی لێکرا. سەردانەکەی قوبات تاڵەبانی بە مەبەستی بەسەرکردنەوەی بەشە جیاجەکانی ئاژانسی پاراستن و زانیاری و دووپاتکردنەوەی پشتیوانی خۆی بوو بۆ ئاژانسەکە. لا دیدارێکیشدا قوبات تاڵەبانی و جەلال شێخ ناجی باسییان لا گرنگی ئاژانسی زانیاری کرد و ئەو چاکسازیانەی کار لە پێناو ئاسایشی نیشتیمانی کوردستان پێویستن ئەنجام بدرێن. دکتۆر بەرەم ساڵح سەرۆکۆماری عێراق پێشوازی لا وەفدێکی باڵای یەکگرتووی ئیسلامی کرد بە سەرۆکەتی سەلاحەددین محەممەد بەهائەددین ئەمینداری گشتی یەکگرتوو. لە دیدارێکیشدا گفتوگۆ لەبارەی دۆخی عێراق و دروستکردنی یەکڕیزی بۆ تێپڕاندنی کێشەکان کرا. هەردوو لا کۆک بوون لەسەر ئەوەی کۆتایی هێنان با بنەبەستی سیاسی پێویستێکی حتمی قۆناغەکەیە، چونکە ڕووداوەکانی ئەم قۆناغە لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی جیاوازە لە هەر قۆناغێکی دیکە. هەر لا کۆبوونەوەکەدا ڕایانگەیاند باشترکردنی ژیانی هاوڵاتیان گرنگە بۆ ئارامی و سەقامگیری سیاسی و ئابووری. هاوڵاتیانی شایانی هەموو خزمەتێکی باشن، چونکە لە ئێستادا هاوڵاتیان بە قورسی باجی قەیرانەکان دەدەن و لەو بارەیەوە جەخت کرایەوە کە پێویستە بەلێک تێگەیشتن چارەسەر بدۆزرێتەوە. تەرۆرستانی داعش پەلاماری گوندنشینان و جوتیارانی سنووری قەزای داقوق دەدەن و 6 کوژراوی لێ دەکەوێتەوە. پێمنێرمان لە سنوورەکە پێڕاگەاندین ئەمڕۆ تێرۆرستانی داعش گەرمی جوتیاران لە گوندەکە دەسووتێنن و پاشان جوتیاران و گوندنشینان بۆ کوژاندنەوەی دەرلودانەکانیان ڕوو لە ناوچەکە دەکەن و دەکەونە بۆسەی تێرۆرستانی داعشەوە. وتیشی بەهۆی ئەو پەلاماری داعش 6 کەس کوژراون کە 4 لە هێزانامنیەکان و دوانی دیکەش هاوڵاتی سنوورەکان. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم هەواڵە ئەمڕۆ تێرۆرستانی داعش پەلاماری قەزای داقوقیاندا و پەلاماری جوتیارانیانداوە و جوتیارانیش لە ئەنجامدا بۆ ئەوەی کەوا دەغڵودانەکانیان نەسووتێنن بۆ ئەوی بەرگری لە خۆیان بکەن کەوتونەتە بۆسەی تێرۆرستانی داعش و لە ئەنجامدا 6 کەس کوژرا و هەروەها بریندارشی لێکەوتوێتەوە. لە ئێستادا بۆ ئەوی بزانینکەوە دۆخی ئەمنی ناوچەکە چۆنە دەچینە لای پەیامنێرمان محەممەد ئەڵماس. سڵاو لێبێ محەممەد، لە ئێستادا بارودۆخی ئەمنی ئەو سنوورە چۆنە و هەروەها جوتیاران بڵێن کوژراوی زیاتر هەیە یاخود هەر ئەوەندەیە؟ سلااو ڕەنگین سلااو لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک. دیارەوەکو ئاماژەت پێکرد بەداخەوە ئێوارەی ئەمڕۆ تیرۆریستانی داعش لە بۆسەیەکدا 6 هاوڵاتی و 4 لە هێزانامنیەکان و 2 هاوڵاتی گیانیان لە دەستدا. ئەمەش لە دوای ئەوە هاتووە کە ئێوارەی ئەمڕۆ دەغڵودانی جوتیارێک لە گوندی بەشیر سوێنراوە کە ڕۆیشتووەتە هانای با بڵێن بۆ کوژانەوەی دەغڵودانەکەی بەداخەوە لەوێ تیرۆریستانی داعش بۆسەیان داناوە و کەوتونەتە بۆسەکەوە. لە بۆسەکەدا ئەو هاوڵاتیەی کە خاوەن زەویزارەکە کوژراوە هاوکات دوای ئەوەی کە تەقە و شت دروستە بێ با بڵێن ڕوبەڕووبوونەوە دروستە بێ هێزێکی لیوای 16 شعبی کە لەون سنوورە جێگیرە ئەچنە هانای
جوتیارەکانەوە ئەلەوێ شەڕ و ڕوبەڕووبنەوە دروستە بێ و لە 3 کارمەندی حەشدی شعبیش لەوێ کوژرێت و هەروەها لەگەڵ 2 هاوڵاتی دیکە و کارمەندێکی هەواڵگیری سنوورەکەیش. دیارە داعش ئەمڕۆ من ئەمێ ئاماژەش بۆ بکەم داعش ئەمڕۆ 3 پەلاماری هێزانەکانی داوە، یەک لە سنووری گوندی بەستەملی لە قەزای خورماتوو ئەویش کە دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزانەکان سەربازێک بریندار بۆ هاوکات لە سنووری قەزای داقوقیش لە گوندی سعێدی کە ئیداریەن سەر بە ناحەی ڕەشادە ئەو گوندەکەوێتە بین نێوان قەزای داقوق و ناحەی ڕەشاد بە هەمان شێوە بە چەکی نیشانشکێن پەلاماری هێزانەکانیان داوە. خۆشبەختانە زیانی گیانی نەبووە، تەنها زیانی مادی هەبووە. دیارە لە ئێستادا تەواوی هێزەمنیەکان لە سنووری داقوق ناحەی ڕەشاد هەروە خورماتوو هەمووی لە ئامادەباشیدان داعش سوودی یاخود ئەم هەلەی قۆستوەتەوە کە ئەم خۆڵبارینە تەواوی ناوچەکەی گردووەتەوە، ئەم هەلەی قۆستوەتەوە بۆ ئەوەی پەلاماری هێزەمنیەکان بدا. لە منە گەڕێمەوە سەر ئەو ڕووداوەی ئێوارەی ئەمڕۆ دیارە لە تەواوی ڕووداوەکە 6 کوژراومان هەیە کە 4 کارمەندی هێزانیەکان و 2 دانەشی جوتیاری گوندی بەشیرن. کەمێک پێش ێستا تەواوی تەرمەکان گەیەندرانە گوندی بەشیر دەوێت لە تەندروستی با بڵێن بنکەی تەندروستی بەشیر ئاوکات هەلەو ڕووداوە ئامێری ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کە یەکێک لە جوتیارەکان بۆ بە هەمان شێوە لەلایەن تیرۆریستانی داعش گڕی بەردا و هەروەها ئامێرێکی با بڵێن شۆفەڵیش بە هەمان شێوە ئەویش سوێنراوە. من وەکو ئاماژەم پێکرد لە ئێستادا تەواوی هێزەمنیەکانی سنووری داقوق ڕەشاد حەویجە لە ئامادەباشیدان و هەروەها بە پێی ئەو زانیارانەی کە لای من هەیە لە ئێستادا جموجۆری داعش لە سنووری گوندەکانی با بڵێن خواروی باشووری داقوق هەروەها ناحەی ڕەشادیش لە ڕێی کامیرەی حراریەوە چاودێریەوە بەدی کراون و جموجۆلیان هەیە و تەواوی هێزانیەکان خراونەتە ئامادەباشیەوە، بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەبینین لە سنووری داقوق بە تەواوی خۆڵبارین چڕ بووەتەوە و زیادی کردووە. ئەمەش بۆتە هۆکارێک سەرەکی کە تیرۆریستانی داعش هەم هەلە بقۆزنەوە پەلاماری هێزانیەکان بدەن و تا ڕێدرادەیەکیش بارودۆخەکە لە ئێستادا لە دەوروبەری قەزای داقوق ناجێگیرە جگە لە سەنتەری قەزای داقوق کە ئارامی بەخۆیە بینی ئێستا. ڕەنگی منە گەڕێمەوە لای تۆ گەر هیچ پرسیارێک دەبێت. بەڵێ پەیام نێرمان محەممەد ئەڵماس سپاس بۆ تەواوی زانیاریەکانت لەو بارەیەوە. تەندروستی کەرکووک ئامادەباشی تەواو دەکات بۆ پێشوازیکردن لەو هەوڵاتیانی بەهۆی خۆڵبارینەوە تەنگە نەفەس دەبن و سەردانی نەخۆشخانەکان دەکەن. لەوڕۆوە نەبیل حەمدی نەبیل حەمدی بوشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک ڕایگەیاند سەرجەم کادر و میلاکەکانی سەربا فەرمانگەی تەندروستی کەرکووک خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ پێشوازیکردن لەو هاوڵاتیانەی تووشی تەنگە نەفەسی بوون و سەرجەم نەخۆشخانەکانیش تەواوی پێداویستیەکانیان بۆ ئامادەکراوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک داواشی لە هاوڵاتیان کرد ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆ خۆپاراستن لەو شۆپە لە خۆڵانەی ڕوو لە شارەکە دەکەن. تنفيذا لأمر معالي وزير الصحة بتهيئة واستنفار ملاكات لەژێر فەرمانی بەڕێز وەزیری تەندروستی سەرجەم کادر و میلاکەکانی سەربا فەرمانگەی تەندروستی کەرکووکمان خستووەتە ئەو پەڕی ئامادەباشیەوە بۆ پێشوازی لە حاڵەتەکانی تەنگە نەفەسی کە بەهۆی ئەو شەپۆ لە خۆڵبارینەی ڕووی لە شارەکانی عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی کردووە. ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک هەستاین بە ئامادەکردنی سەرجەم ئەو پێداویستیانی بۆ ئەم دۆخە پێویستن و سەرجەم نەخۆشخانەکانمان ئامادە کردووە بۆ پێشوازی لەو حاڵەتانە. ئەگەر سەردانی نەخۆشخانەکان بکەن ئەوە ئەبینن کە ئێمە وەکو تەندروستی کەرکووک سەرجەم ئەو کارانەی پێویستن بۆ توشبووان بە تەنگە نەفەسی ئەنجامی ئەدەین. بەدەیان تۆن ئۆکسیجینمان ئامادە کردووە بە ڕێژەی لە 199 پاکی و تا ئێستا هیچ حاڵەتێکی مەترسیدارمان نییە و داواش لە هاوڵاتیان دەکەین پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و لە ماڵەکانی خۆیان بمێننەوە تەنها بۆ کاری پێویست نەبێت. ئەگەر هەر حاڵەتێکی تەنگە نەفەسیان بوو ئاگادارمان بکەنەوە لە ڕێگەی ژمارە 122 ئێمە نەخۆشەکانیان دەگەینە نەخۆشخانەکان.
بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم هەواڵە و دەزانین کە لە سەر لە بەیانی ئەمڕۆ شەپۆلێکی چڕی خۆڵبارین تەواوی پارێزگاکانی عراقی گرتوێتەوە شاری کەرکووکیش بە تایبەتی و هەموو پارێزگانێک کە لە سنووری کەرکووکن بۆ زانیاری زیاتر لەم بارەیە بۆی بزانین کە کەشەوە لە ئێستادا یاخود مەودای بینین چۆنە یاخود ئەو کەسانێک کەوا تەنگە نەفەسیانەیە و ڕەبۆیان هەیە سەردانی نەخۆشخانەکان چەند کەس سەردانی نەخۆشخانەکانی کردووە ڕاستەخۆ دەچمە لای پەیامنێرمان حەسیب حارس سڵاو لێبێ حەسیب لە ئێستادا زانیاری زیاتر لەو بارەیەوە چییە؟ سڵاو ڕەنگین سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی کەرکووک بێگومان ئەم گەشت و هەوایی کە لە ئێستادایە چەند ماوەیەکە چەند جارێک دووبارە بێتەوە و بۆ هۆی بێگومان خەڵکیی زۆر لە ڕووی تەندروستیەوە تووشی زیان دەبن و ناچار ڕوو لە نەخۆشخانەکان بکەن ئەوەی ئێمە بەچای خۆمان بینیمان نەخۆشخانەکانی کەرکووک جگە لە ئەرکی ڕۆژانیان لە پێشوازیکردنی نەخۆش و پێدانی چارەسەر و هەروەها ئەو ئەرکانی لەسەریانە بەڵام ئێستا تەرکیزیان کردوێتە سەر ئەوەی کە پێشوازی لەو هاوڵاتیانە بکەن کە بەهۆی ئەم خۆڵبارینەوە ڕوو لە نەخۆشخانەکانەکەن ئەوانش بێگومان حاڵاتی جیاجان و تەمەنەکانش جیاجان من بۆ قسەکردنی زیاتر لەسەر پێشوازیکردنی نەخۆشخانەکان لەو کەسانی کە بەهۆی خۆڵبارینەوە ڕوو لە نەخۆشخانەکانەکەن بەڕێز دکتۆر مستەفا وەژدیم لەگەڵا کە یەکێکە لە ئێشەگرەکانی نەخۆشخانەی ئازادی سڵاو لێوێ دکتۆر ئەگەر پێمان بڵێ ئەو حاڵەتانەی کەەوە ئەمڕۆ ڕێیان لە نەخۆشخانەکان کردووە بەهۆی ئەم خۆڵبارینەوە چی بووە؟ بەڵێ بەیەکەم شت بەخێراتنی کەناڵەکەتانکەین لە مستشفای ئازادی فێرکاری بەڕاستی پێش سێ ڕۆژ بە ڕێنمایی کاکتۆر نەبیل کە دەکاتە بەڕێوەبەری تەندروستی سەحای کەرکووک ڕێنمایی بە نەخۆشخانەکانیدا نەخۆشخانەیە لە ڕێگای کاکتۆر بەڵێن کە دەکاتە مدیر مستشفای ئازادی بۆ دابینکردنی هەموو پێداویستنەکانی ئەو لەبەر ئەو گەشت و هەوایە و تۆز و خۆڵە زیادە بووە ئەو دوسێ ڕۆژە ئێستا حالیان عەدەدی دکتۆرەکانمان زیاد کردووە عەدەدی پەرستارەکان زیاد بووە دابینکردنی ئۆکسجین زۆر زۆرە حالیان ماسکیان هێناوە دەرمان بۆ هەموو بۆ حاڵەتە سوکەکان و حاڵەتی قورسەکانیشمان هێناوە بس الحمد لله حتى ئێستا حاڵەتەکان ئەوی هاتوونە سوکن زیادەیان سوکن یعنی کەسێک نەگەیشتن و دەرمان قورسی بۆ بەکاربێنین یان دخول مستشفای بکەین مثلا بۆ نمونە ئیمڕۆ حتا ئێستا 200 نەخۆش هاتووە زۆربیان گەنجن بینی 20 ساڵ و 30 ساڵ زۆربیان کاسبن مناڵ کەمیان تیا هەیە و گەورە تەمەنیش هەر هەیە بەس ئەو زۆر نییە زیاترن ئەوی کاسبن لە دەرەوەن الحمد لله حتى ئێستا وەزعەکە ژێر کۆنتڕۆڵە چکە حتا ئێستا ئەوی دێن سوکن کەس نەگەیشتە شتێ بە قورسی بۆ کاربێنی دکتۆر بەپێی و ئامارەی کە دەستمان کەوتووە لە سەرۆکاتی تەندروستی کەرکووکەوە باز لەوەکەن تاکو سەعات 7:30 ئەمشەو 214 کەس داخل بوون تەنها بۆ مستشفای ئازادی چەند کەس هاتوۆتە مستشفاکەتانەوە و ئایا لەوانەیە کە هاتوونە زیاتر تەمەنەکان لە نێوان چنان و جەنابەت ئاماژەت بۆ کرد کە گەنجەکانن ئەمانە هۆکاری چین ئەو گەنجانە زیاتر کاسبکارەکان ئەوانەی لە دەرەوەن یاخود ئیشی ڕۆژانیان لە دەرەوەیە بۆ هۆکارێکە زیاتر ئەو تۆز و خۆڵیان بەرەکەوێ ناچارن ڕوو لە نەخۆشخانەکان بکەن بەڵێ ڕاستە خۆی ئیمڕۆ لە بەیانیەوە حتا ئێستا تقریبا يعني كصحة بصورة عامة 214 نفر حتى ئێستا گەیشتووە نەخۆشخانەکەشمان يعني زۆری بۆ هاتووە 4-5 منطقەی ئەساسی لە کەرکووک لە سەرێتی ئەو نەخۆشانە دێن زیاتر نەخۆشی ئەسڵەن خۆیان نەخۆشی ڕەبوویان هەیە نەخۆش حساسیان هەیە نەخۆشی سیان هەیە زیادیان کاسبکارن گەنجن هەمویان لە دەرەوەن ینی ئیش و کاریان لە دەرەوەیە مناڵ حتا ئێستا کەم هاتووە گەورەتە منیش هەر دێن بەس ئەو زۆرە نییە وەک گەنج ئەوی بینی 20 ساڵ حتا 30 ساڵ ئەوانە زۆر دێن بەس الحەمدولله هەمویان سوکن ینی بەیەک ینی بە دەدەقە چارێکێک عیلاج خۆیان وەرەگرن باشە بن ڕێنماییان دەدەینێ ئەگەڕێنەوە ماڵەوە الحەمدولله ئیتر نایەن ئەو ڕێنمانت کرد لێرەوە بە بینەرانی کەناڵی کەرکووک بڵێ کەوانەی چاودێری دۆخەکەکەن بەهۆی کەش و هەواوە بەهۆی ئەم خۆڵبارینەوە مەترسی ئەوان هەیە کە تەندروستیان تێکچێت گرنگترین ڕێنمایەکان چین بۆ هاوڵاتیان کە لەم خۆڵبارینە خۆیان پارێزن و سەلامەتی تەندروستیان پارێزن والله گرنگترین شت ئەگەر حاڵەتی زۆر زەروری نەبێ دەرنەچن لە ماڵ ئەگەریش دەرچن حاڵەتی زۆر زەروری بوو ماسک زۆر مهمە ئەگەر بکەن عینەکەش بکەن چکە نەخۆش دێتن نەخۆشی لەبەر چاوی دێتن
و مەدای بینینیش کەم بووە حتا ئێستا 6 حادسەی سیارە و ماتۆر هاتووە وەزعیان الحەمدلله باشە بەسەر ینی کە لەیانە پرسیم بۆ حادسەتان ئەڵێ نابینم ئەوەی پێشم نابینم حادسەی کردووە فەگەر حاڵەتەکە زۆر ضروری نەبێتن دەرنەچن لە ماڵ بە ڕێنمایەکانی تەندروستی بیگرن ئینشاءالله يعني شتەکە باشەڕوە دکتۆر بێگومان لەناو شاری کەرکووک ئێوە خزمەتگوزاری ئەمپۆڵاستان هەیە ئایا هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی پەیوەندیکردن بە ژمارە 132 پەیوەندی بە ئەمپۆڵاسەوە بکەن بۆەوەی بە هانایانەوە بچن و لەو مەترسیانە ڕزگاریان کەن کە بەهۆی ئەم خۆڵبارینە و تووشیانە بێ بەڵێ ئابەتەکید چەند نەخۆش هات بە ئەوەی خۆمان بە ئیسعاف تەلەفۆنەکەن ئەو شتانە دێنە مستەشفای خۆمان عیلاج ئەو شتانەی وەرەگرن الحەمدلله لەگەڵ کەس قسووری نەکراوە هەمویانش بە وەزعی باش دەرەچن هەردە دقە چارێکێک عیلاج وەرەگرێ و دەرەچێت زۆربەی حاڵەتەکان دێن سوکن تقریبا هەمویان سوکن کەس نەگەیشتوون و دخول مستەشفا بە یان بڕۆینە يعني ستيبيتشي تر علاج قرصي بدينه هم ينسوكن الحمد لله وضعك حاليا جير كنترولا ان شاء الله شو هامينه دوای پرسیارم ئەوەیە جەنابەت باست لە تەمەنەکان کرد بۆ نمونە گەنجان زیاتر ڕوو لە نەخۆشخانەکەکەن بەهۆی تەنگە نەفەسیەوە ئەوانی کە لە دەرەوەن ئەگە بینە سەر ڕەگەزەکان لە بینی نێر و بێە کامیان زیاترن ئەو ڕێژەیەکەوە بەهۆی تەنگە نەفەسیەوە ڕوو لە نەخۆشخانەکە والله زۆربیان نێرن یعنی چکە بە بۆنێ ئەوەی ئیشیان لە دەرەوەیە کاسب کارن یان ناتوانن لە ماڵ دانیشن مەجبورن لە دەرەوە بن فەوانە زۆر دێن حاليا تقریبا ئەوەی باڵێن کچن دێن زۆر کەمن زۆربەی يعني تقریبا 170 کوڕن ئەوی دێنە نەخۆشخانە ببوونێ ئەو گەشوهەوایە سپاس بۆ دکتۆر مستەفا وەژدی یەکێک لە ئێشەگرانی نەخۆشخانەی ئازادی ڕەنگین دێمەوە لای جەنابەت بێگومان دکتۆر مستەفا باسی لەوە کرد و باسی لەو ڕێنمانەش کرد کە پێویستن بۆ هاوڵاتیان بەڵام ئەوەی جێ ئاماژەیە یەکێک لەو شتانی کە هۆکارن بەهۆی ئەم خۆڵبارینەوە هاوڵاتیان تووشی زەرزیان بوونێتەوە برایانی شۆفێرن کە بێگومان من پێشترش لەگەڵ بەڕێوبەری هاتچۆی کەرکووکە قسەم کرد ئەو تکای وایە لە شۆفێران کە پابەندی ڕێنمایەکان بن و بەهۆی ئەم خۆڵبارینەوە لەبەر ئەوەی مەودای بینین کەم بۆتەوە پێویستە زیاتر ئاگادار و زیاتر چاوکراوە بن لە کاتی لێخڕینی ئۆتۆمبیلەکانیان بەڵێ حەسیب سپاس بۆ تەواوی زانیاریەکانت لەو بارەیەوە بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم خۆڵبارینە دەچمە شاری کۆیە و ڕاستەوخۆ پەیامنێرمان کاروان نازم وەردەگرم سڵاو لێبێ کاروان لە ئێستادا کەشوهەوا چۆنە و لایەنی تەندروستی چی هۆشداریەکی داوە یاخود چی ڕێکارێکی گرتووەتە بەر بۆ بڵێن ڕوبەڕووبوونەوە لەم شەپۆلی خۆڵبارینە و هەروەها مامەڵەی بڵێن نەخۆشخانەکان لەگەڵ ئەو نەخۆشانەی کە ڕوویان تێکراوە چۆنن ڕەنج ژمێر ششیانیەوە کاتری پوری قەزەکۆیەکی کردوەوە و درنگانی میۆڕۆ شەپۆلەکە خاطر بەرەو ئێوارە کەمێک شەپۆلەکە کاڵ بوو بەرام بەڵام لە ئێوارە بووە تاوەکو ئێستا یعنی شەپۆلەکە بەچڕی لە ناوچەکە لە بەشی فریاک نەخۆشخانە دۆخالی دەم دوشاری کۆیە ئەم بێدانی کە تۆی بینی سەردەمیان پڕن خۆڵبارینەوە سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالیدیان کردو چارەسەری پێویستیان بۆ کراوە من ئێستا عومەر عوسمان کارمەند لە نەخۆشخانەکە دوێنم کە عومەر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە چیتان بۆ نەخۆشانە کردو مامەڵەتان چییە لەگەڵ ئەو نەخۆشانەی کە سەردانی ئێوە دەکەن و لەسەری چیان بۆ دەکەن سەردا بە خێری خارە وەڵی لە ششی بەیانیەوەی تر کەیساتمان زۆر لەواتوە لە بەیانیەوە نزیکەی 28 تاوەکو 30 کەسمان لەواتوە کە کاریگەری خۆڵبارینیان لەسەر بۆ جات بە تەنگە نەفەسی بچ کەسانی کە ڕەبۆیان هەیە ئەیتر تەبخیرەکە مەسەلەن لۆیان دەکەین ینی چارەسەری تەنگە نەفەسیەکان دەکەی و کەسانی کە پێویستیان بە ئۆکسجین بووە ئۆکسجین لۆدانرا ئەو کەسانی کە تۆزە قورستر بووە پێویستی کردووانە کە دەرزیشی لەگەڵ لێدن دەرزی حەساسیەت وتر بە خەخکەیان بۆ دەکەین و ئیتر بەو شێوانە دەبی نەخۆشەکان بەڕێ بکەین بکەین زۆر سپاس من دەمەوێت کارجێڕی بڵێن نەخۆشخانەکە وەرگرم بەشەکە وەرگرم سڵاوتان لەبێت کاگەشت زۆر سپاس دەڕووی ئۆکسجین پێداویستی و کەلوپەلی پزیشکیەوە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی دکتۆر خالید لە چاستەکە طبعا لەخوای بە زیادبی ئێستا ئۆکسجینمان بوویتە ئۆکسجینی مرکزی جیازی مرکزیمان بەستایە و پێداویستی لە بۆ ئەوەش طبعا ئەمە سال بۆ تامونی بەکاردێنین فنتۆرین دەیکەنە تەبخیر و هەناسەیان پێ باش دەبیتن درستی پێم بڵێ چەند نەخۆش هاتوون بۆ بەشی فریاکەوتنی نەخۆش بەڵێ طبعا لە دوای نیوەڕۆیەوە هەتا ئێستاکە 28 نەخۆشمان داخل کردیا و ئێستاش نەخۆش هەر وەک دەبین خەڵبارغە و بەردامە لە هاتن
ئەوانەی کە دێن دۆخی تەندروستیان لە چه ئاستێکدا؟ بەڵێ وڵا کە دێن طبعا تەنگە نەفەسی دەیانگری لەگە تەنگە نەفەسەکەی سینجیان تون دەبیتن و تووشی زەختیان تۆزێک بەرز دەبیتەوە بەڵێ تێیدا ئەرێ وڵات هاتیە زۆر بە توندی هاتی بە توندی گرتیتیان و بە دوای ئۆکسزین و منتۆلینیان لە بۆ کرایە وەزیان هێور بیتەوە وەزیان باش بۆ چینەوە مارەیە زۆرێک لەوانە یعنی لە بڵێن کە سەردانی نەخۆشخانە دەکەن باشە ڕێنمایتان ئێوە چییە بۆ هاوڵاتیان کە بەگشتی چی بکەن لە ماڵەکانە بمێنەوە یاخود ئێوە چ قسەیەک بۆ هاوڵاتیان دەن وەکو کارمەندانی تەندروستی؟ طبعا هەروەک وەزارەتی تەندروستیش ئاگاداری بڕاو کردەوە طبعا باشتر وایە خەڵک لە ماڵ بمێنێتەوە ئەو دوو ڕۆژێک کە ئەو خۆڵباری نەبەردەوامە ئاگای لە خۆبی دەرگا و پەنجەرەکان دابخەن باشێک بۆ ئیشەکی ضرور نەبیتن خەڵک هات سوێ نەکاتن سکەوە دەبینن وەک دەبین ئەوانی کە لە دەرێنە زیاتر ئەو خەڵکانی کە لە دەرێ ئیش دەکەن تووشە تەنگە نەفەسیە دەبن ڕاستاگەشت بۆم دیدار و دەرفەتە بەڵە ڕەنجی من دەمەوێت ئەگە کاتە بێت بەشێک لە دیمەنەکان بگوازمەوە لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی دکتۆر خالید لە شاری کوێ وەک دەبیندرێت ئەسا لە بەشی نەخۆشخانەکە چەند نەخۆشێک داخل کراون و چارەسەری پێویستیان بۆ کراون لەلایەن کارمەندانی تەندروستیەوە دیارام نەخۆشانە بە کاتێکی زۆرە لێرە ماونەتەوە من دەبێت ئەگەر ئەم نەخۆشە قسەمان بۆ بکات ڕاستەوخۆ بچینە لای و بازدۆ بکات دادەجان خۆی گەورە شفات بدایمە بە شێوی ڕاستەوخۆ لەگەڵتان لەکەیەوە وات لێ هات لێستا تەندروستی چۆنە؟ لا والله لەسینەی وام بەس سعات دوو گەلک شەڕبوو سعات دووە لێرە چۆنی تەندروستی باشتر تۆزکەت باشترە ئەوە لەوەتی ئەوەم لەسەرا ئەوەستینە لە کاتی خۆڵبارین بە تایبەتی تۆوان لێ دێت؟ ئەم دەست بە خۆربارینیان دێت ئەگە خۆر دەبارەیە بام لێ دێت ڕێنمایی چییە بۆ خەڵک بۆ هاوڵاتیان ئەوانەی کە نەخۆشن؟ والله دەڵێن مایم کە دەستنە قەستەخانە و ئۆکسجینیان لەسەر بێ باشتر دەبن و قەلبیان خۆشتر دەبێ و ئەو نەخۆشیانیان لە ماڵ بمێنەوە باشتر نییە؟ نا بەخوای باشتر بەبەستم لەوەیە پێش ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە بن خۆیان بەدووگرن خۆ پارێزی بکەن ئەجایی بە قوربان بخواوی قەس ئەگە خوا بینە هەر بێ نازانم چم لێ بکەم سپاسەکەم خۆی گەورە شفات بدات زۆر سپاس بەڵە ڕەنجی نەماوتەی ئەم نەخۆشە بوو کە باسی لەوە کرد بەوەی کاریگەری خۆڵبارینەوە بەو شێوەیە کەوتوەتە نەخۆشخانەوێشە ئێستا لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانە بە هیوای سەلامەتی بۆ هەموو نەخۆشێک دەست خۆشکاران نازم سپاس کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو لە شاری کوێەوە. دوای یەک هەفتە شەپۆلێکی دیکەی خۆڵبارین کەرکووک و بەشێکی زۆری پارێزگاکانی عێراق وەرێمی کوردستان دەگرێتەوە و مەودای بینینیش بۆ ئاستێکی بەرچاو کەم دەکاتەوە. سپۆڕانی ژینگەش هۆکاری بەردەوامی شەپۆلەکانی خۆڵبارین بۆ کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر عێراق و شکە ساڵی و نەبوونی پشتێنەی سەوزایی دەگەڕێننەوە. دیکەی چڕی خۆڵبارین کەرکووک و بەشێکی زۆری شارەکانی عێراق وەرێمی کوردستانی گرتووەتەوە. ئەمەش تەنها دوای یەک هەفتە لە شەپۆلێکی هاوشێوە دێت کە عێراقی گرتەوە بەهۆیەوە هەزاران کەس تەنگە نەفەس بوون و ڕەوانەی نەخۆشخانەکان کران. چڕی شەپۆلی ئەم جارەی خۆڵبارینەکە بە شێوەیەکە کە مەودای بینینی لە زۆربەی ناوچەکان تا ئاستێکی بەرچاو کەم کردوتەوە و لە فڕۆکەخانەکانی سلەیمانی و هەولێر و بەغدا و نەجەفیش گەشتە ئاسمانەکان بۆ ماوەی چەند سەعاتێک ڕاگیران. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا عێراق ڕوبەڕووی چەندین شەپۆلی خۆڵبارین بووەتەوە و هەموو جارێک خۆڵشەقام و کوچە و کۆڵانی شار و شارۆچکەکانی داتەپۆشێت و کاریگەری نەک تەنها لەسەر مرۆڤ بەڵکو لەسەر ئاژەڵ و ڕۆکەکانیش دروست کردووە. گۆڕانی کەشوهەوا و وشکە ساڵی و نەبوونی پشتێنی سەوزایی بە هۆکاری سەرەکی بەردەوامی شەپۆلەکانی خۆڵبارین لەم ساڵدادا دەنرێن. بە شێوەیەک عێراق یەکێکە لەو 5 وڵاتەی جیهان کە گۆڕانی کەشوهەوا زۆرترین کاریگەری لەسەر دروست کردووە و وشکە ساڵی تەنگی بە ژمارەیەک شاری ئەم وڵاتە هەڵچنیوە و هەروەها بەشێکی پارێزگاکانی عێراق پلەکانی گەرما لە هاویندا بۆ 150 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە کە ئەمەش بە هەمان شێوە بۆ کاریگەری و وشکە ساڵی و گۆڕانی کەشوهەوا دەگەڕێتەوە. بەڕێوەبەری گشتی بەشی تەکنیکی لە وەزارەتی ژینگەی عێراقی هۆشداری دەدات لە زیادبوونی شەپۆلەکانی خۆڵبارین بە تایبەتی دوایەوەی لە ماوەی 2 دێدا خۆڵبارین بە شێوەیەک زیادی کردووە کە مەترسیدارە و ساڵانە 272 ڕۆژ لە چەند شارێکی ئەم وڵاتە خۆڵ دەبارێت. بەڕێوەبەری گشتی بەشی تەکنیکی لە وەزارەتی ژینگەی عێراق پێشبینیشی کردووە ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بمێنێتەوە و چارەسەری درێژمەودای بۆ دانەنرێت ئەوە بۆ ساڵی 2050 لە ساڵێکدا 300 ڕۆژ خۆڵبارین ڕوو بدات. پێشتریش جێگیری وەزیری کوشتتوکاڵی عێراق ڕایگەیاندبوو کەمی بودجەی بەردەست و
دواکەوتنی پەسەندکردنی بودجەی گشتی هۆکارن بۆ دواکەوتنی جێبەجێکردنی بەشێک لە پلانەکانی تایبەت بە بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی و بە بیابان بوون. مانگی تشرینی دووەمی ڕابردووش بانکی نێودەوڵەتی هۆشداریدا لە کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوی عێراق بە ڕێژەی 20% تاکو ساڵی 2050 بەهۆی گۆڕانی کەش و هەوا و وشکە ساڵیەوە. هاوکات خۆڵبارین کاریگەری کردوتە سەر بەرەمێنانی هەنگوینش چونکە گردیلەکانی خۆڵ لەسەر ڕۆکەکان کۆ دەبنەوە، ئەمەش زیان بە هەنگەکان دەگەێنێت و کاری هەنگەوان قورستر دەکات. خۆراکی هەنگ ڕۆک و گوڵەکانە لە ئێستادا و بەهۆی خۆڵبارین و کۆبوونەوەی گەردیلەکانی خۆڵ لەسەریان هەنگەکان بێبەش بوونە لەو خۆراکە، ئەمەش کاریگەری دەکاتە سەریان و ئەرکی هەنگەوان قورستر دەکات. هەنگ بۆ دروستکردنی هەنگوین شیلەی گوڵەکان دەمژێت. شەپۆلەکانی خۆڵبارینش دەبنە هۆی وشکبوونی خونچەی ئەو گوڵانە. لە ئەنجامدا خۆراکی هەنگ کەم دەکات و کاریگەری دەکاتە سەربەرهەمهێنانی هەنگوین. ئەو سنووقانەی کە هیچ تەغذیەیەکی داخلیمان نەکردو یا خۆتی هیچ مساعدەیەکمان نەکردو بە هەڵاڵەیە بەکاندی ئێستا چوونە هەنگوینەکەیان بە تەواوی خواردوەتەوەین بلێن هەموو هەنگەوانێک ئەگەر لەم کاتەیە هاوکاری هەنگەکەی نەبێت لە 135 بۆ 140 هەنگوینەکەی لەدەستەدا. ئەو شیلەی گوڵانەکەم هەنگە ئەوێ بچێ بێنێ بە خۆڵ داپۆشراوە لەم کاتەیە نە مێشەنگوینەکە لەم زەوەیە ئەتوانێت دەربچێتە دەرەوە نە ئەتوانێت گوڵەکانیش هاوکاریە بن کە بتوانێت شیلەیەکیان پێ بدا بێنەوە. شارەزایەکی بەخێوکردنی هەنگ باس لەو ڕێو شوێنانە دەکات کە پێویستە هەنگەوان بیگرێتە بەر بۆ جێگیرەوەی ڕۆک و گوڵەکان. بۆیە لەم کەش و هەوایەدا پێویستە خواردنی دەستکرد و ئاو بۆ هەنگەکان ئامادە بکات. ئەگەر نا هەنگەکان دەست دەکەنە خواردنی هەنگوینی تازە بەرهەم هاتوو، ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی هەنگوین. ئەم خۆڵبارینە تەسیرێکی زۆری هەیە لەسەر هەنگوین و هەنگ بە تایبەتی. لەم قۆناغەیە ئەبێ ئاوی وەدابین بکەیت یاخود خواردنی دەستی با بڵێن بەدیل لە سەر هەنگوین بۆی دابنین لەبەر ئەوەی هەنگوینەکەی خۆی نەخوات. هەنگوین نامێنە چکی ئێستا کە کاتی هەنگوینە کە ئەم خۆڵبارینیش دێ زۆر تەسیرەکە لەسەر گوڵ و گوڵزار و لەسەر هەنگوین. بەدیلی ئەوە بێ خواردنێکی پێوترێ کاندی یاخود با بڵێن بە هەڵاڵەت دروستەکرێ هەر لە خودی با بڵێن بەرهەمەکانی خۆیەتی ئەوەی بۆ دانیت بۆ ئەوەی تەسیر نەکات لەسەر بێچۆکانی یاخود لەسەر هەنگکان. ئەوقازی و یۆنانی و ئێرانی چەندان جۆری دیکەی هەنگ لەلایەن هەنگەوانەکانی شاری کەرکووکەوە بەخێو دەکرێت، بەڵام جۆری کڕنۆڵی تەهجینکراو باشترین جۆرە کە بەرگەی کەش و هەوای سەخت دەگرێت. دیارتاڵە کناڵی کەرکووک. بەردەوامی شەپۆلەکانی خۆڵبارین زیانی زۆری بە جوتیارانی گەرمیان گەیاندووە. بە جۆرێک جگەلەوەی بەرهەمەکانیان سێ هێندە کەمی کردووە، هاوکات ئەرک و تێچوێکی زیاترشی دەوێت. شارەزایکی کشت و کاڵیش ڕای دەگەێنێت. پێویستە حکوومەتی ڕێنمایی پێویست و پشتێنی سەوزایی بۆ کێڵگە کشت و کاڵیەکان دروست بکات و هەڵمەتی نەمامچاندنی بەرفراوان ئەنجام بدەن. لەگەڵ هاتنی هەر شەپۆلێکی خۆڵباریندا دەبێ هەڵمەتی دەرمان پرژاندن بۆ بەروومەکانی بەکاربهێنێت. ئەمە شتێکوێکی زۆری پێویستە و بۆتە ئەرکێکی قورس بەسەرشانی جوتیارانەوە. شەپۆ لە بەردەوامەکانی خۆڵبارین وای کردو ئەم ساڵ بەرهەمەکانیان سێ هێندە کەم بکات و لە وادەی دیاریکراوی خۆیاندا دوا بکەون. زەرری زۆرە بکشێ زەرری ئیسەوە تەماتەمان کردا گوڵەکە ئەیوەرێنێ خۆڵەگەل ڕۆژنە ڕۆژ ئەیشۆرینەوە حەقیمەتی نییە بامێ بۆ وامێ زەریە بۆ شوتیزە بۆ کش فەلاحێ زەری زۆر بێ بخۆڵە زەری زۆردا لێمان ئەم خۆڵبارینە. وڵی حکوومەت یارمەتیمان بووە باشە ئیسە دەرمانی مەکشمان لە کشی لە پارە لە کفری ئەسێنین دەرمانە سێنین بۆی ڕۆژنە ڕۆژ لە دەرمانی لێدەین قیمەتی نییە. ئیمڕۆ ئێشۆرینەوە پاک بەیانەکەی ئەم خۆڵەبارەیە. ئێمە خۆڵبارین بەسەرەی بەروبووم ئیمساڵمان ئێمە زەرعاتمان زۆر دواکەوتە ئێمە پارەکەم ئاە هەموو شتێکمان پێگەیشت بوو چونکە ئەم خۆڵبارینە تەسیراتێکی زۆری کرەوە سەر ئەو زەرعاتە ئێمە کەماوەیەکەسێ وەکو باینجانە وەکو بیبەرە وەکو بامێە وەکو تەماتە ئێمە خەیارمانەیە هەمووی تەسیراتێکە چونکە بەر ناگرێت ئەو گوڵە کە ئیکا بکاتە بەر ئەوەرێ
خۆڵگەگاتە سەریا ئەوەرە وشکۆیە ئێمەش بە ڕۆژانە تەسیداتەوە دانیسەوە ئێمە هۆڵمالیاتە ڕۆژ چوارشەمە کە ئێژن خۆڵبارینەیە هەم گەری ئەوەی ترە دیت چەنە دەرماناوە دوو ئەوەی ترە بێرین دووبارە بیشۆرینەوە. شارەزایەکی کشت و کاڵیش ڕای دەگەێنێت بۆ پاراستنی بەربوومە کشت و کاڵەکان پێویستە حکوومەت ڕێنمایی پێویست و پشتێنەی سەوز بۆ کێڵگە کشت و کاڵەکان دروست بکات و هەڵمەتی نەمام چاندنی بەرفراوان ئەنجام بدەن بۆ ڕزگارکردنی کەرتی کشت و کاڵ لە سنووری گەرمیاندا. دەبێ حکوومەت لەم کات و ساتەدا ڕێنمایی گونجایان پێ بدە واروها هاوکاری و جێتیاران بکە لە دانانی سیستەم و هەروەها ڕێخۆشکەر بێت و هاوکاریان بێ بۆ ئەوەی بتوانێت پشتێنەی با دروستکەن پشتێنەی سەوز بۆ کێڵگەکانیان بۆ ئەوەی هیچ نەبێ کاریگەری ڕەشەبا و خۆڵبارین و تەبتۆس کەم بێتە لەسەر کێڵگە کشتکاڵەکان بە گشتی ناکری حکوومەت چەند ساڵێکە بڕیاری ئەوەی داوە کە نەمام دابش نەکە بەسەر جوتیارانە بۆیە حکوومەت پێویستە نەمامی گونجاو بە پێی ناوچە جیاوازیەکان نەمام دابشکە لەم سات و کاتە کە زۆر جوتیاران پێویستیان پێیەتی. لە کۆی 16 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان 5 ملیۆن و 700,000 دۆنمی دێمیە و پشت بە باران دەبەسێت بۆ بەرهەمهێنان بەڵام ئەم ساڵ جگە لە زیانەکانی وشکە ساڵی زیانەکانی خۆڵبارینیشی هاتە سەر وەک جوتیاران وتیان ئەم ساڵ بەرهەمەکانیان سێ هێندە کەمی کردووە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. پێشبینی دەکرێت بەهۆی بەردەوامی خۆڵبارین و وشکە ساڵی و بە بیابانبوونەوە بەشێکی زۆری هاوڵاتیانی باشووری عێراق ناوچەکانیان جێبهێڵن و ئاوارە بن. ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ لە راپۆرتێکدا هۆشداری داوە ئەگەر حکوومەتی عێراق چارەسەری پێویستی دۆخەکە نەکات شەپۆلی جێهێشتن و ئاوارەبوونی هاوڵاتیان بە دڵنیاییەوە دەست پێ دەکات. ڕوانگەی عێراقی بمافەکانی مرۆڤ پێشبینی دەکات بۆی بەردەوامی خۆڵبارینەوە بەشێک لە وڵاتیانی باشووری عێراق ناوچەکانیان جێبێڵن و ئاوارە بن. ڕوانگەی عێراقی بمافەکانی مرۆڤ لە راپۆرتێکدا کە پشتی بە پسپۆڕانی ژنگەی بەستۆ هۆشداری داوە بەوەی بەهۆی بێباکی دەسڵاتدارانی عێراق و گۆڕانی کەشوها وشکە ساڵی شەپۆلێکی ئاوارەبوون و جێهێشتنی ناوچەکانی باشووری عێراق دەست پێ دەکات. لە راپۆرتەکەدا پشتی بە توێژنەوەیکی وەزارەتی ژینگەی عێراق بەستۆ کاتەی دانووسنگی ڕۆژاوای ئاسیا بەرنامەی ژینگەی نەتوێگرتوەکان و تاریکی نووسی و ڕاگەاندووە. لە سەدا 92 ڕووبەری عێراق کەوتوتە ژێر کاریگەری بە بیابانبوونەوە لەگەڵ دابەزینی بەرچاوی ئاستیای ڕووبارەکانی دیجلە و فورات و ڕووبارەکانی دیکە و وشکبوونی دەریاچەی ساوە لە پارێزگای موسەنە و حەمرین لا دیالە. ماوەی دوو مانگە چەندین شەپۆلی چڕی خۆڵبارین زۆربەی ناوچەکانی عێراقی گرتووەتەوە بۆیە وەزاران کەس تووشی حاڵەتی تەنگنەفەسی بوونە. لە راپۆرتەکەی ڕوانگەی عێراقی بمافەکانی مرۆڤ هەیات عەبدولموحسین پسپۆڕی ژینگەی و مامۆستا لە زانکۆی ئەلموستەنسەری بەغدا دەڵێ هاوڵاتیانی باشووری عێراق بە ناچاری ناوچەکانیان جێدێڵن و ئەوە بە دڵنیاییەوە ڕوودەدا ئەگەر لە پرسراوانی عێراق چارەسەری بە ئەپەلی بۆی کێشەیە نەدۆزنەوە. هاوکات ڕخنی لە حکوومەتێک لەدوایەکانی عێراق گرتووە کە شکستیان خواردووە لە ئیدارەدانی وڵات و بە تایبەت دانانی سندوقێکی دارایی بۆ بەکارهێنانی لە کاتی کارەساتە سروشتەکاندا. پێشنیارشی کردووە بەرنامەی دارستانکردن و دروستکردنی پشتێنی سەوزایی جێبەجێ بکرێ کە لە نینەوە تا بەسرا درێژ دەبێتەوە. دووپاشی کردووەتەوە دەسڵاتدارانی عێراق ستەم لە خۆیان و گەلەکەشیان دەکەن و هاوڵاتیان ڕوبەڕووی کارەساتێکی تەندروستی و ژنگەی دەکەنەوە ئەگەر پەلە نەکەن لە چارەسەرکردنی و کێشەیە باشوازێکی زانستی و خێرا. بەوتەی بەرپرسانی عێراقی لە کۆی 32 ملیۆن دۆنم لە سەرتاسەری عێراقدا ساڵان نزیکەی 100,000 دۆنم زەوی کشت و کاڵی بەوەی بێبارانی وشکە ساڵی و با بیابانبوونەوە لەدەست دەدرێت. لە ئێستادا هیچ حاڵەتێکی توشبوون بە تای خوێنبەربوون لە نەخۆشخانەکانی کەرکووک نییە و نەخۆشخانێکیش بۆ ئەو مەبەستە لە شارەکە ئامادەکراوە. لەوڕۆوە نەبیل حەمدی بوشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک ڕایگەیاند شانێکی قەیرانی تایبەتیان بۆ ڕووبەڕبوونەوەی تای خوێنبەربوون پێکێنەوە و خۆشبەختانە ئێستا هیچ حاڵەتێکی تۆمارکراو بە تای خوێنبەربوون لە شارەکە تۆمار نەکراوە. وتیشی بۆ ڕووبەڕبوونەوەی تای خوێنبەربوونیش نەخۆشخانێکی تایبەت ئامادەکراوە بۆ پێشوازی لەو کەسانی تووشی پەتاکە دەبن. تم تشكيل خلية أزمة بهذا الصدد. شانێکی قەیرانی تایبەتمان بەو پەتایە پێکێنا و لە هەفتەی پێشوە ئێمە دەستمان بەکارکردن کردووە دژ بەو پەتایە. ئێستاش ئەنجامی باشمان هەیە لەو بوارەوە لە ئێستادا کەرکووک هیچ حاڵەتی تۆمەرکراوی تێدا نییە بەو پەتایە کە پەتای خوێنبەربوونە. سەبارەت بە پێشوازیش لەو کەسانی تووشی ئەو پەتایە ئەبن ئێمە نەخۆشخانە و جێگای تایبەتمان بۆ توشبووان بەو پەتایە ئامادە کردووە لەگەڵ سەرجەم پێداویستیە تەندروستیەکە.
بەرەی تورکمانی دووەم کۆنگرەی خۆی بەست و ئەرشەد ساڵحی لە سەرکردایەتی ئەو حەزبە دوورخرایەوە. ئەمڕۆ ئەمیندارێتی گشتی بەرەی تورکمانی دووەمین کۆنگرەی بەست و تیایدا حەسەن تۆران بە دەنگی ئەندامانی کۆنگرە وەکو سەرۆکی بەرەی تورکمانی هەڵبژێردرایەوە. بەپێی بەیاننامێکی بەرەی تورکمانی لە کۆنگرەکەدا ئەندامانی نوێی مەکتەبی سیاسی هەڵبژێردراون کە ژمارەیان 13 کەسە و هەر لە کۆنگرەکەدا گۆڕانکاری لە پەیڕەوی ناوخۆی بەرەی تورکمانی کراوە. پێشتریش ئەرشەد ساڵحی لە پۆستی سەرۆکی بەرەی تورکمانی دوورخرایەوە و حەسەن تۆران جێی گرتەوە. ئاماژە بە سەردێڕەکانی دووەم دەکەم. خانەنشینێک لە کاتی وەرگرتنی موچەدا لە سلێمانی گیان لەدەستدەدات و بەڕێوەبەری بانکی بەختیاریش دەڵێت ئەو هاوڵاتیەک کێشەی تەندروستی هەبووە. عێراق بە نیازە ئینتەرنێتی خۆڕایی و تابلێت بۆ ئەو خێزانانە دابین بکات کە ژنان سەرپەرشتی دەکات و منداڵیان لە خوێندنگەیە. دادگای تاوانی ئۆکرانیا بە تۆمەتی کوشتنی هاوڵاتیەک سزای زیندانی هەتاهتایی بەسەر سەربازێکی سوپای ڕووسیادا دەسەپێنێت. سەر لە بەیانی ئەمڕۆ لە بانکی بەختیاری شاری سلێمانی خانەنشینێک لە کاتی وەرگرتنی موچەدا گیانی لەدەستدا. ئەو هاوڵاتیە ناوی عەلی مەجیدە و تەمەنی 75 ساڵە. بەڕێوەبەری بانکی بەختیاری ئاماژەی بەوە کرد. ئەو خانەنشینە سەردانی بانکەکەی کردووە و کێشەی تەندروستی هەبووە. دوای 11 و 5 دقە ئەمانە بوو. ئاتیادی وەکو هەموو خەڵکە هاتوۆتە ژوورێ و سەری خۆی بوو لە خێمایە دانیشتۆ بە سەری خۆی هاتوۆتە ژوورێ و هەوێکەی تەسلیم کرد و چاوەڕێی کرد کە هەوێکەی بۆ بدۆزنەوە و معاشەکەی هەوێکەی بڵێن چەکەکەی بەنێو بچێت لە سنووق پارەکە وەرگێت. لەسەرم کورسی دووەم بوو لە ژێرە و پانکەیە زانیمان حاڵەتەکەی باش نییە بە پەلە پۆلیس و ئاسایشەکان گەیشتنە سەری دووسێ ئاوە نەتلەیەکیە ئیتر ئەکسە ئاسایشەکە دەستی برد بۆ ملی زانی وەزعەکەی باش نییە. بردمانە ئەو ژوورە و هەر عینەن دقە تەلەفۆنمان بۆ ئەمبڵانسیش کرد بێت. ئیتر دوای 5 دقە 7 دقە بوو ئەمبڵانسەکە گەیشت. ئیتر بردیان بۆ لەوەچە بردبێتیان بۆ تۆبعەتی. هەوێکەی تەسلیم کرد و کە موچەکەی بنێ. چاوەڕێ ئەوەیە کە لەسەر کورسیەکە دانیش کە چەکەکەی بنێ موچەکە وەرگێت. یەکەم حاڵەتی وایە سوودفەی بکەین بێتە پێشمان. بانخی ئێمە هەرگیز پارەشی لێ نەبڕاوە بە بەردەوامی من پارەمان بۆ دابین کردوون و پارەمان بۆ داناوە نەگەر لە سەحسابی خەڵکیش بێت. کابرا پارەی داناوە بە وەجبات یاومانێتەوە بە حوسن ڕزای خۆش یعنی بە زۆر نا چکە هەموو عەمیلی خۆمانن بە وەجبە پارەمان ناونێتەوە ئەو پارەیەمان دابین کردو تا پارەی ترمان بۆ هاتووە ئێمە دەرگامان دانەخستەوە هیچ ڕۆژێک کە خانەنشین پارە وەرنەگرێ و بڕواتەوە. وەفدێکی هەرێمی ئۆریبرۆی سوید و پارتی سۆسیال دیموکراتی ئەو وڵاتە سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان کرد و لەگەڵ سەرۆک و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنەکە کۆبوونەوە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا ئازاد محەممەد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ڕایگات. کۆبوونەوەکەیان بە مەبەستی نزیکبوونەوە بووە لەگەڵ هەرێمی ئۆریبرۆی سوید تا بتوانن لە داهاتوودا سوود لە پرۆژە و بیرۆکەکانیان وەربگرن لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری پارێزگای سلێمانی. کۆی کۆبوونەوەکە ئەوەی کە ئێمە مەبەستمانە پەیوەندەکان بەردەوام بێ لەگەڵ بەڕێزیان و بتوانین ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەگشتی کا سنووری جوگرافی ئەنجومەنەکەمان سلێمانی و دارەی گەرمیان و ڕاپەڕینە بۆیە بتوانین سوود لە ئەزموونی حکومڕانی و ئەزموونی ئیداری و سیاسی ئەوان بکەین بۆ پارێزگای سلێمانی و ڕاو سەرنجەکانمان هەموو گۆڕیوەتەوە لە دوایەم کۆبوونەوەیە نامەی لێکتێگەیشتنیش جارێکی تر دەگۆڕینەوە و پەیوەندەکانمان بەردەوامە بێ بۆی ئێمە بتوانین سوود لە ئەزموونەکانی ئەوان وەرگین و بتوانین ئەو ئەزموونەی ئەوان کە ئێمە توانین لێرە لە پارێزگای سلێمانی جێبەجێ بکەین هەوڵەدین بۆ جێبەجێکردین بۆی بتوانین هەموو لایەک سوودی لێ ببینین. بە باش بانزانی لە دوای پرس و ڕاوێژ لەگەڵ بەڕێز کاگازاد و دەستەی سەرۆکایەتی و لەگەڵ بەڕێز تۆردنی لاشۆن کە سەرۆکی ئەنجومەنی هەرێمی ئۆربرووە لەسەر لیستی پارتی سۆسیال دیموکراتەکانی سوید بە باشمان زانی ئێمە دەرگایەکی جیاوازتر بکەینەوە بۆ ئەنجومەنی هەرێمی ئۆربرو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەویش زیاتر خۆی لە سوود وەرگرتن لە ئەزموونی حکومڕانی سیاسی و دیموکراتی و موسەساتی 100 ساڵی سوید ببینێ.
ئەو لێک تێگەیشتنە دروستکردنی ئەو پردی پەیوەندیە کە لە نێوان ئەم دوو هەرێمەدا یاخود ئەم دوو پارێزگار ڕوو ئەدا خۆی ئەبینێتەوە لە سوود وەرگرتن لە ئەزمموی سیاسی. لە چارچەوەی پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاراندا بە سەرپەرشی ڕاستەوخۆی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ لە ڕێگەی دوو کۆمپانیای کەرتی تایبەتەوە گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان وەردەگیرێت. هیوا عەلی بەڕێوەبەری ڕاگەاندن لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕایگەاند ئەم ساڵ لە پاڵ وەرگرتنی گەرمی جوتیاران لەلایەن حکوومەتی عێراقەوە لە هەرێمی کوردستانیش گەرمی جوتیاران بە هەمان پێوەر و نرخ لە جوتیاران وەردەگیرێت و ڕاستەوخۆش پارەیان پێدەدرێت. ساڵیش وەکو ساڵانی تر کە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی هەیە بۆ بە بازارکردن و تەسویقی گەرمی جوتیارانی خۆشەویستی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەردوو هێڵی پلانی سایلۆکانی عێراق و هەروەها پلانی بە پرۆژێ بازارکردنی هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەم ساڵ هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژێ توانیتیکەوە ئەو نرخی کە دیاری بکە هاوشێوەی ئەو نرخەبی کە نرخی هەر تەنێک 850,000 دیاری کراوە و جوتیاران شایستەدارایەکانی خۆیان ڕاستەخۆ دەتوانن وەربگرن ئەم پرۆسەیە لەژێر چاودێری وردبینی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێوە دەچێت بەپێی مواصفات و ستاندەری وەزارەتی بازرگانی عێراقی ئەمەش بۆ ئەوەیەکەوە بتوانن جوتیاران زۆر چاوەڕوانی یاخود کاتێکی کەمیان بۆ بگڕێتەوە لە وەرگرتنی شایستەدارایەکانیان کەوا ساڵانی ڕابردوو بەشێک لە جوتیاران گلەیان هەبوو لە نرخی وەرگرتن و پرۆسی وەرگرتنەکە لە پرۆژێ بازارکردنی گەرمی جوتیاران خۆشبەختانە ئەم بابەت و وردەکاری و دیراسە کراوە لە ئێستادا جوتیاران سەرپشکن لە ڕێگەی سایلۆکانی عێراق و لە ڕێگەی پرۆژێ بازارکردنی گەرمی جوتیاران هەرێمی کوردستان دەتوانن ئەم بەرهەمانی خۆیان تەسمیت بکەن و بەبێ دواکەوتن ڕاستەخۆ دوای تەسمیتکردن بەپێی مواصفات و ئەو پشکنینێکی هەیە بەرهەم پارەی خۆیان ڕاستەخۆ وەردەگرنەوە. دیارە ئێستا کە ئەو بەپێ و گشتانێکی هەیە وەزارەتی کشتوکاڵ هەرێمی کوردستان ئامادەکاری کردیە لە یەک شەشەوە سایلۆکان دەکرێتەوە لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆ پرۆسە وەرگرتن لە یەک شەش تاوەکو دەگاتە چاردەی هەفت بۆ ماوەی 44 ڕۆژ ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق لەگەڵ کۆمپانیەکانی پەیوەندی ڕێککەوتووە بۆ دابینکردنی خزمەتگوزاری ئینتەرنێتی بێبەرامبەر بەو خێزانانەی کە سوودمەندن لە یارمەتیەکان و لەلایەن ژنانەوە سەرپەرشتی دەکرێن. لەوڕۆوە هودا سەجاد مەحموود سەرۆکی دەستەی پاراستنی کۆمەڵایەتی لە بەیاننامێکدا ڕوونی کردوێتەوە. یەکێک لەو بنەمایانەی کاری لەسەر دەکەن ئەوەیە کە پێشنیازیان بۆ کۆمپانیەکانی پەیوەندیەکان کردووە خزمەتگوزاری ئینتەرنێتی بێبەرامبەر بۆ ئەو خێزانانە دابین بکەن کە لەلایەن ژنانەوە سەرپەرشتی دەکرێن و منداڵەکانیان لە خوێندنگەن لەگەڵ ئەگەری پێدانی تابلێتێک بۆ ئەو خێزانانە تا منداڵەکانیان سوودی لێ وەربگرن و بتوانن بەردەوام بن لە خوێندن. ئاماژەی بەوەش کردووە لەگەڵ نوێنەرانی کۆمپانیەکانی ئاسیاسیڵ و کۆڕەکوزەینی عێراق ڕێککەوتن کراوە بۆ پێشکەشکردنی ئەم خزمەتگوزاریانە بۆ ئەو خێزانانە. دادگایکی ئۆکرانیا بە تۆمەتی کوشتن سزای زیندانی هەتایی بەسەر سەربازێکی سپای ڕووسیا دەسەپێنێت. دادگای تاوانەکانی ئۆکرانیا زیندانی هەتایی بەسەر ڤدیم شیشمرێنی سەربازی سپای ڕووسیا و تەمەن 21 ساڵ سەپاند. ئەویش بە تاوانی کوشتنی شیلپۆڤی تەمەن 62 ساڵ و ئەنجامدانی کۆمەڵێک تاوانی دیکە لە ئۆکرانیا. دادگاکە ڕایگەیاندووە ڤدیم شیشمرێن لە یەکەم ڕۆژی داگیرکردنی ئۆکرانیاوە پاش ئەوەی بە ئۆتۆمبیلێکی سەربازی چۆتە نێو گوندێکی ئۆکرانیاوە و لەوێش تەقی لە ئۆلکسێندەر شیلپۆڤی تەمەن 62 ساڵ کردووە و بەهۆیەوە گیانی لەدەستداوە. ڤدیم شیشمرێنی سەربازی سپای ڕووسیا هەفتەیەک لەمەوبەر لەلایەن هێزەکانی ئۆکرانیەوە دەستگیر کراوە و ڕەوانەی دادگا کراوە بۆ سزادانی. بڕیاریشە بە تۆمەتی ئەنجامدانی چەند تاوانێکی دیکە هەفتەی داهاتوو بە هەمان شێوە ئەو سەربازە ڕووسیا دادگایی بکرێتەوە. سپاس بۆ کاتپێدانتان، سپاس بۆ هاوکارانی شەم هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.